سڵاوتان لەبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینێرانی کورسات خۆشحاڵین بۆ ئەمڕۆ لە دەستپێکی ڕۆژەکەدا لە ڕۆژی هەینیدا لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویستە بین هیوادارین لێرە و لە باخی گشتیەوە بەرنامەیەکی تایبەت بە شاری سلێمانی پێشکەش بکەین لەگەڵ ئەم بەڕێزانە هیوادارین بەرنامەکەمان بە بۆن و بەرامەی سلێمانی تایبەت بە شاری سلێمانی و بە باخی گشتی و لە باخی گشتیەوە بەرنامەیەکی جوان پێشکەش بە ئێوەی عزیز و خۆشەویست بکەین ئەمڕۆ بۆ یەکەم جار لەگەڵ هاوکارم سەحەر بەرنامەکەتان پێشکەشەکەین سەحەر بەیانیت باش بەیانی تۆ باش باشی هەر باش بیبامنیش سەڵاوێک پێشکەش بینەرانمان کەم سڵاوێک پڕ لە ئارامی پێشکەش بە ئێوەی عزیز و خۆشەویست سڵاوێکی جوان هەروەکو ئەم شوێنە وەکو ئەم باخە جوانە کە ئێمە ئەمڕۆ میوانین تایە بۆی کە بەرنامەکە لێرەوە پێشکەشتانی بکەین جا بە قسەی هاوکارم ڕەوەند ئێمە ئەمڕۆ بە یەکەوە یەکەم جارە بەریەکەبین بەیەکەوە لەم کەشە جوانەیە بەرنامەکەتان پێشکەش ئەەکەین و جا ڕەوەن نابێت تۆ باسی هەینی بکەیت و ئێمە ئەو هەمواڵێن ئەبێ بچیتە دەرەوە بچی بۆ باخ و لەوێ ئارام بیتەوە سترێس یەک هەفتەی کاری لە خۆ دوور بکەیتەوە نابێت یعنی تۆ باسی بۆ نمونە ژینگە و ناوی باخ و ئەم شوێنانە نەهێنی جا ئەمڕۆ بەرنامەکەمە زۆر تایبەت و جوانە تایبەتە لەگەڵ ئەم ئەزیزانە بێگومان و باسی ئەوەت کرد بەرنامەکەمان ئەمڕۆ وایە کە سلێمانی ئاشناتر ئەکا ببیدەنانمان ئەگەر لەوانەیە لە شاری سلێمانی نەبن ئەگەر لەوانەیە هەتاکو ئێستا بۆیان نەکرابێت سەردانی شارەکە بە تایبەت لە باخی گشتیە کە چەند ڕۆژێکی شە دوای نۆژەنکردنەوەی کراوەتەوە و کۆمەڵێک دیمەنی زۆر جوانی هەیە و کۆمەڵێک گۆڕانکاری زۆر جوانی تیاکراوە و سمبولی شارە بێگومان خۆی نابێت سلێمانی ئەگەر ناوت هەنا بە چەند شوێنێکەوە ناوی نەهێنی یەکێک لە شوێنەکان باخی گشتی جا ئەم باخە جوانە لەگەڵەوەی چیرۆکێک مێژوێکی یەکجار زۆر و جوانی لە پشتەوەیە نزیکە 86 ساڵ تەمەنی ئەم باخەیە جوانیەکەی لەوە شایە کە ڕەوەن چیرۆکەکەی مێژوەکەی گرێدراوە بە چیرۆکی زۆرێک لە کۆبوونەوەی ئەدیبان و نووسەران لەم شارەیە بە چیرۆکی و یادەوەری زۆرێک لە خۆشەویستەکان کە جێژوانەکان یاستۆتە ئێرە و بە چیرۆکی زۆرێک لەو خوێندکارانش کە لێرە ساویان کردو نازانم زۆرێک لە خێزانەکان کە هاتوون ئێرە دوورە دەست بووە لە شارەوە خۆت لێرە سعید کردووە من نە نەو کردو لێرە بەڵام خۆشە ئەگەر مەجال بوو شەڵات لەگەڵ خێزانەکەتە خانەوادەکەتا توانین کاتێک لەمە بەدووە ڕۆژی تایبەت هەبووە لێرە کە خێزانەکان سەردانیان کردووە ڕۆژە تایبەت بوو بە خێزان و خێزانەکان سەیرانیان تیا کردووە بەڵێ چین لای بەڕێزەکان باڵێ بێگومان کۆمەڵک میوانەکانمان هەیە لەگەڵ ئەوەی کە زۆر سپاسی هەرێک لە هاوڕێیانی ژەنیار ئەەکەین کاک پێشەوە و کاگڕاستی و کاگڕێباز بە خێراتنیانەکەین دەست و پەنجیان خۆش ئەمڕۆ لەگەڵمانە بن هەروەها کۆمەڵک ئازیزی دیگەشمان لەگەڵایە هۆنەرمەندێکی دەنگ خۆشمان لەگەڵایە کاک ئازاد مەحموود بە دەنگە خۆشەکەی لەم کەشایە لەگەڵمانە بێت هیوادارین بە گۆرانەکانی بتوانێت بوون و بەرامەی سلێمانی ببەخشێت بە بەرنامەکەمان میوانەکانی ترمان کاک بەهرۆزمان لەگەڵایە بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی و خات و بەهار کارگەچی ئەندامی کۆمەڵەی کەلەپوری کورد و خەروەها بەڕێز مامۆستا عومەر مەحوی بەڕێزیان ئەنەوەی مەحوی شاعرن زۆر بەخێر بن ئەندازیارن و سەرۆکی پێشووی شارەوانی ئەندازیار و سەرۆکی شارەوانیشە بە خێراتنتانەکەین سپاس بۆ ئێوە هەر سەرەتا بابێنە لای کاک عومەر لەگەڵی بە خێراتنی بەڕێزت ئەەکەین بەڕێزت بە حکمی ئەوەی کە سەرۆکی پێشووی شارەوانی بوویت ئەبێ زۆر سەردانی ئێراتان کردبێت زۆر لێرە ئیشتان کردبێت بەڵام پێش ئەوە پێمان بڵێ یادەوەری چیت هەیە لە باخی گشتیە واللهی یادەوەریم طبعا زۆرە بە حکمی ئەوەی من کە قوتابی برین پۆلی سێی متەوەسە بووم ماڵمان 100 مەتر لێرەوە دوور بووە ماڵەکەمان ئیتر هەموو جارێ هاتووم بۆ سعیکردن بۆ ئێرە لەگەڵ ڕەفیقەکانمە دکتۆر جەمال عومەری سەد دکتۆرە و ئاسە عومەر سدیق و ئیتر ئەو برادەرانەی کە زۆر بوون هەتاکو لە سانەویشەوە کە لەگەر تەلەبەکانە ئەگەڕاینەوە بۆ ئیسراحەتێک ئەهاتینە ئێرە دانیشن لەسەر ئەرزەکە تەمان ڕسم وشتمان هەموو هەیە هی ئەو وەختە و سلێمانیش زۆری ڕسم گرتووە لێرە ئێمەش زۆر ڕسممان گرتووە یادەوەرەکانم هەم سعیکردنە هەم پیاسەیە بۆ قسەکردن ینی ئەوەیە ئیتر ئەو فتراتانەش کە ڕادیۆی ترانسستەری بچکۆلە داهاتبوو ئەم ڕادیۆیانەمە هەڵەگرت ئەمە قسە سەر گۆرانیەکی خۆش و ئتر بەدەم گۆرانی وتنەوە ئەڕۆشتین بەمنەوە یادەوەرەکانمان زۆرم قسەتانە کرد سعیتانە کرد قسەتانەگۆڕی ئتر زۆری کە خەریکی کۆبوونەوەی بەڵێن سیاسی بوون لێرە برادەران زۆرن نایەن بەرم ینی هەمووش
پیربوون و لە حکمان و ئەمانە بەڵام زۆر کۆبوونەوەی سیاسیش لێرا کراوە بەڵام سڕی بووە مامۆستاکەواتە تۆ زۆرینی یادگاریەکانە لەم پارکەیە بووە بەڵێ حکومەوەی کەماڵتان لێرەوە نزیک بووە بەڵێ بەڵێ ئەچین لەلای خاتوو بەهار خاتوو بەهار سەرەتا بەخێر بێیت زۆر سپاس بەڕێزت یادگاری چییە لە بەتایبەت ئەم باخی گشتیە کە ئێمە ئێستا پرۆگرامەکە لە باخی گشتیە پێشکەش بەڵێ باخی گشتی شوێنێکە ناوجەرگەی سلێمانی بەڕاستی ساڵەکانی هەفتایمە مناڵ بووین کە لەگەڵ دایکم و باوکم و خێزانەکە ینی خانەوادەکە ئاهاتین بۆ ئێرە ئەو کات سیارە نەبوو بە ئەسپ و عەرەبانە ئاهاتین چکە ئێمە ماڵمان لە سابونکەران بوو دوور بوو لێشەوە بە پێ تۆزێ ناخۆش بوو لەبەرەوەی شتی پێ وەکو شوێنێک بوو وەکو سەیرانگە سەیرانمان لێ کرد ئەو کات زەمیلە هەبوو دایکم زەمیلەکەی پڕە کرد لە شت منجەڵی یاپراخی گەڵامی و قۆری و چوزام کتری و کترەکەی نایەنە سەماوەری هێنا شتی داخستن ئاهاتین سەیرانێکی خۆشمان لێرە بە ئەنجامەگەیان شوێنێکە یادەوەریەکانی ئێستاش لە یادەوەری مناڵی ئێستاش دەزنمە زۆربەی کاتیش من یەم سەردانی عێراکەم لەگەڵ کچەکەمە و لەگەڵ هاوڕیانمە ئێرە شوێنێکی بەڵێ شوێنێکی لێیاد نەکراوە بەڕاستی شوێنێکە زۆر خۆشە ئارامە بیتەوە ئەوشمان لەبیر نەچێ ئێرە لانەیەک بووە بۆ نووسەران و شاعیران و ڕۆشنبیران کە لێرە زۆربەی کات لێرە و بیرروڕا گۆڕاوەتەوە شاعیران لێرە بیرروڕایان گۆڕیەوەتەوە لێرە مۆرگێک بوو بۆ گۆڕینەوەی بیرروڕا هەم وەکو مامۆستا ئاماژەی پێکرد کاک عومەر شوێنێک بووە بۆ قوتابیان لێرە زیاتر شوێنێکی ئارام بوو بۆ سعیکردنی قوتابیان کە لێرە سەیان تێکرد بەهارخان خۆت یەکێک لەو خاتونانەی لە شاخەوانیشە ماشەڵڵا و لێبێ زۆر زۆر چالاکی ئێستا ئەگەر ئەو ڕۆژانەی بۆ نمونە بۆمان نەکرا بینە ئێرە پیاسەیەکی ئێرە بکەن ئەگەر توانیمان وەرزش بکەن تەنانەت سێتی وەرزشەکانیش با بڵێن ئەو کەرەستانی وەرزشی پێکەن لێرە نۆژەن کراوەتەوە و زۆر شوێنێکی باشیان دابین کردووە لا دوایە زۆر باشە ئەبێ ئەگەر بۆ نمونە ڕۆژێک بۆت نەکرا بچیوە شاخبی بۆ ئێرە وەرزشێ بکەی لێرە پیاسەیە بکەی وەڵا سەحرخان من هەموو جومعەیە هەموو ڕۆژێکی هەینی من دەرچوونم هەیە ئەگەر جە و فێنێک بێ شاخمان هەیە ئەگەر شاخ نەبێ گوڵگەشتم هەیە ئێستا ئەمڕۆ گوڵگەشتم هەبوو بەس زیاتر بەرنامەکەم هین کرد لەبەروی بەرنامەکە ئەوم خۆشحاڵی کرد بۆ سبینێ ئەگەر ئەوێ نەبێ لە باخێکە یعنی تۆیی تەزنا و سروشتەوە ئەمە ژەر سروشتە ئارامە بیتەوە چونکە تێکەڵبوون بە سروشت ڕۆحەکان تێکەڵ بە سروش دەبێت یعنی هەوایەکی پاگەڵمژی هەمیش ئارامبوونەوەیە بۆ جەستە بۆ مێشک وایە خۆی ئەمڕۆ ئەسڵان ئێمە کە بەرنمەکەمان لێرە پێشکەشەکەین ڕەوەن من وەکو خۆم هەست بە گۆڕانکاری ئەەکەم زۆر زۆر ئارامم تەبعەن بەرنمەکە تۆ ئەتەوێت پێشکەشی بکەیت کۆمەڵێک با بڵێن سترێست هەیە ئەبێ ئامادەکاریەکانت بکەی بەڵام من وەکو خۆم وەکو ئەزمۆنی خۆم لە ئەمڕۆیە هەستەکەم زۆر زۆر سترێسم کەمترە کەشەکە زۆر زۆر ئارامترە هەریەک لە هاوڕێیانش پێم وابێ هاوڕان لەگەڵم و پێم وابێت تۆ شەر بۆ شێوەی وایە زۆر ئارام هەیە بەخێر بیت سڵاوت لێبێت بەڕێزت وەک بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی لە یەکەم هەینی و چەند ڕۆژێکە دوای نۆژەنکردنەوەی باخی گشتی کراوەتەوە پەیامت چییە؟ پەیاممان بۆ هاوڵاتیانی خۆشەویست هەیە کە سەردانی باخی گشتیەکەن وی کە کاتێکی ئارام بەسەر بەرن کە ئەو باخی گشتیەکە ئێستا هاتوۆتە بەرهەم بەڕاستی کاتی ویست بەڕاستی کارێکی ئاسان نەبوو بۆیە پێویستمان بە پاراستنیەتی لەلایەن ئەو هاوڵاتی خۆشەویستانەی کە ڕووەکەنە ئێرە چونکە بە دڵنیاییەوە ئەو فیدباکەی کە لەم 4-5 ڕۆژەی دوای کردنەوەی باخی گشتیا وەرمان گرتووە و بە دوادا چوونمان کردووە و خۆمان لێرە وجودمان هەبووە لە غەیر تەوقعاتی خۆمان زیاتر خەڵک ڕووی لە باخی گشتی کردووە هاوڵاتیان ڕووی لە باخی گشتی کردووە کە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە چونکە ئێستا زانی نەگەر شتێکی بچووکمان کردبێ بەوەی کە ئەو سەردانی کەرانەی باخی گشتی بە ڕێژەیەکە کە زۆر جێی دڵخۆشیە داواکاریمان لیان هەیە کە هاوکارمان بن بۆ پاراستنی باخی گشتی شەڵڵا هاوکارتانە بن و دەستی ئێوەش خۆش بێ بۆ مەخۆڵە جوانانەتە جا کاک بەهرۆز ئێستا کاک عومەر باسی کردوتی بۆ نمونە ئەو لێرە لەگەڵ کۆمەڵک لە هاوڕەکانی کۆششی کردووە پێم ما بخۆشت هەر یەکێک لەو خوێندکارانە بووی لێرە کۆشش کردووە ئێستا وەکو کەسێکە خۆت دەستێکت هەیە لە ئاوادانکردنەوە لە نۆژەنکردنەوەی ئەم باخە هەستە چییە ئەوەی کە تۆ هاوکاریت بۆ پاراستنی ئەم شوێنە کە زۆر کەس یادەوەری هەیە
من هەستێکی زۆر خۆش و تایبەتیم هەیە لەبەرەوەی لە ساڵەکانی 95 بۆ 2000 ماڵمان لای کارەباکە بۆ بەرامبەر نادیمۆنسیم کە ئێساش هەر لەوێن بە بەردەوامی من بۆ سعیکردن مەراحلی ناوەندی و ئامادەی هاتوومە باخی گشتی سعیم کردووە شوێنێ بوو کە باخێک بوو لە باخە کۆنەکان و لە ناو سنتەری شاری سلێمانیا بووە ئەو کاتە کە ئێستا دێم ئەم مدەی چەند مانگە کە نوێژەنمان کردوێتەوە بە بەردەوامیش کە سەردان و سەرپەرشتی باخی گشتیەکەین بەردەوام ئەو شوێنانە ئەو کاتەم بیرەکەوێتەوە کە لەو پارچەی بەردەمانە بووە من بە بەردەوامی لەویا سعیم کردووە بۆیە پێم وابێ زۆربەی زۆری هاوڵاتیانی شاری سلێمانیش هەم بۆ مەبەستی خوێندن هەم بۆ مەبەستی کات بەسەربردن باخی گشتیان توانی یەکێک بۆ لەو شوێنانەی کە زۆر سوودی لێبینراوە و لە کاتی مەراحلی قۆناغەکانی نوێژەنکردنەوەکە شا بە هەمان شێوە ئەو ڕۆژەی من لە ئەو ڕۆژانەی کە غەیری باخی گشتی لە سەر جادەکان لە باخەکانی کە لە کۆڵانەکانە ئێمە هەڵمەتی سەوزکردن و ڕازانەوەی شارمان هەبووە من بە بەردەوامی تاوان ڕۆژانە من سەردانی باخی گشتیم کردووە لە ماوەی ئەم نوێژەنکردنەوەیە بەڵام لە دوای ئەوەی کە لێرە ئێمە بەدەستخۆشیەوە ستافێکی زۆر باشی بەڕێوەبەرایەتی باخچەکان لێرە ئامادە بوون من لەگەڵ ئەوەی کە لێرە کارمانە کرد و نوێژەنمانە کردەوە بەڵام ئارامیەکم وەرەگرتەوە هەستمە کرد ئەو هیلاکێتەی کە لە دەرەوە ئەو لۆدەی کە لە دەرەوە لە سەرمان بوو لێرە ئارامە بوویمەوە لەگەڵ ئیشەکەشا لەبەرەوەی جێوێکی زۆر تایبەتی هەیە لەبەرەوەی تەمەنێکی هەیە ئەم باخە هەم نەمامەکانی تەمەنێکی هەیە هەم ئەوەیە کە جێوێکی زۆر سروشتی لێرە ئەتوانی فراهەمکەی لەبەرەوە هەمیشە و هەموو کات من لێرە زۆر دڵخۆش بوو یەخوا لە شتان ساخ بێ دەستان خۆش میوانە دەنگ خۆشەکەی ئێمە کاک محمود لێرە یەخوا بەخێر بیت کاک محمود بەڵام بنبورە کاک ئازاد دایرە برنەکەم کاک ئازادیان پێش ئەوەی بینێ لای بەڕێزت بە ئێمە بچنە لای دڵسۆزخانیش خاتون دڵسۆز ڕسوڵیش خاتونێکی شێوەکارە خاتونێکی زۆر زۆر بەتوانە ئێستا دێنە لای بەڕێزیشت زۆر بە خێراتنی بەڕێزی شیانەکەین دەست و پەنجەت خۆش بێ ئەمڕۆ بەم تابلۆ جوانانە وات کردووە کە ئێمە میوانی هوەنەریش بین لە بواری شێوەکاریە بەخێر بێ خاتون سەرچاو باسێکی ئەومان بۆ کە خۆت تا چەند لێرەیە یادەوەریت هەیە تا چەند باخی گشتی کە ناوی ئەبن بۆ تۆ یادەوەری زیندوە کاتەوە سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە زۆر دڵخۆشم بۆی کە ئێوە ئەبیدن چکەمە یەکەم دڵخۆشیە بۆی کە هەستێکی شێوەکارێک بێکە بینەرێکە بێ بەو جۆرە تابلۆکان ببینێ لە کاتێکە هەستەکەی ئەم تۆ لە پانتاییەکای پڕە لە مرۆڤی جوان کە هەوڵەدات بگات بە هونەری شێوەکاری بە تایبەتی دیارم کارەکانم زۆر لە سەرتاوە کە دروستم کردووە هەوڵماوە خۆم پێ بگەێنم بەردەوام خۆم قوتابخانەیەک بووم بۆ خۆم خوێندنگایەک بووم بۆ خۆم بۆی لە سەر تواناکانی خۆم بۆوەسم هەڵبەتە جۆرەکانی ئیشکردنم چەند مەدرسەیەکی تایەکە توانیمە ئیشی تیا بکەم خۆشبەختاناکە ڕەنگەکانم تێکەڵ کردووە چۆمە زۆر لەگەڵ ڕەنگا بینم هەیە هەمیشە حەزم کردووە جوانیەک لە ڕەنگا بدۆزمەوە بۆی بینەر ڕاکێشم بۆی ئاشەوایەکە بێ لە بینی تابلۆ و بینەرە و بوێریەکی باش لە تابلۆکان تا ئەبینرێت دەست و پەنجەت خۆش بێ ئەویش ئەوەیە کە زۆر جوان ڕەنگەکانە تێکەڵ کردووە و بەڕاستی بنیام چێژەوات لە بینینی هیوادار تابلۆکانە ئێستا شاخەریکی تابلۆیەکە باڵێ دەستی خۆش پەیوەندی بە سروشتەوە هەیە زۆر جوانە دەستەکانی خۆش بۆ ئێوە بۆی کە ئەتان بینم بۆ جۆران ئێستا باڕێنە لای مامۆستا ئازاد سڵاوە لێبێت سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانیت هەم بە بوون و بە ئامادەبوونی بەڕێزت خۆت لێرە هەم بە دەنگە خۆشەکەشت هاتووم من چیم پێ بکرێ بە سەرچاو خۆشحاڵین بە ئەرەوەڵڵا جا دوایی ئەچینە لای و پرسیاریشی لەکەین لەبارەی کارەکانیەوە فەرموو ئەگەر گوێمان لە بەرهەمێکی جەنابتەوە بێت
ديري عشقا جيب لا لو صوتنا أقرم كمان ماش تيجو جيوبان رولا بتشيب مام أقرمو كار يا خاكم جانا بسر بابا أمرم جان خوايا بمجي نيتام جان لبرقا كسي أمر رولت شوخا أقرم يبار أي رؤيات يا شيخو جانا بخاشاتي أود شعالا رولا عسام داستي بيه أقرمان
سەرەوەی بخۆشاویستی بابچینە سەرەوەی وەیسی خۆمانە پرسیاری لێ بکەین ئەی هاوار خەتای کامانە گەرە خەتای منە بوو بم کاشێت و گەرە خەتای منە بوو بم کاشێت و گەرە خەتای تۆ بوو ئەی هاوار گەرە نایەدارێت گەرە خەتای تۆ بوو ئەی هاوار گەرە نایەدارێت جان جان و جان 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 عزیزەکەم جان جان و جان 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 عزیزەکەم نیوەی شەو ڕابوو ئەی هاوار انتیزارەکەم نیوەی شەو ڕابوو ئەی هاوار انتیزارەکەم بابچینە سەرەوەی بە تۆ باکاری بابچینە سەرەوەی بە تۆ باکاری تۆ بالا گشتەی ئەی هاوار نەگلا دڵداری تۆ بالا گشتەی ئەی هاوار نەگلا دڵداری جان جان و جان 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 عزیزەکەم جان جان و جان 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 عزیزەکەم نیوەی شەو ڕابوو ئەی هاوار انتیزارەکەم نیوەی شەو ڕابوو ئەی هاوار انتیزارەکەم ئەی دەنگت هەر خۆش بە سپاس بۆ هاوڕێیانی ژەنیار چەند جوانە ڕەوەند کاتێک کە ئەبینین کۆمەڵێک لە مەقاماتی ئێمە کۆمەڵێک لە گۆرانیەکانمان تێکستەکەی شعری شاعرە کۆنەکانمانە شعری مەحوی ئەویش هەر کاک ئازاد دەنگی هەڵێنا لێراوە کاک عومەر وتیتی شعری مەحویە بە دڵی جەنابەت وایە کاک عومەر گۆرانیەکە هەرتەواو خۆش ئەوەیە بەستەکەش کەوتی کاک ئازاد بەستەکەش کەوتی وەیس کوڕی منە یەخوەتە بە درێژ بێ ئیشەڵڵا هەمووی لای شعری مەحنوو ناوی کوڕەکەیتە گۆرانیەکی پڕ لە یادگاری و بێگومان هەر چێژ لەوەی کەواتە هەستە چۆنە ماڵ عومەر ببوورە خات و سەحار هەستە چۆنە ئێستا تۆ شعری خەریکم ئەفرم لە خۆشی کاکەوەی یەخوا هەر دڵخۆش لە باقی یادگاریەکانی تۆیە بەڵێ بەڵێ ئەوی منی گرتوانێ سپاس بۆ هەڵبژاردنەکەی کاک ئازاد بەڵێ هەڵبژاردنێکی جوان بوو کاک ئازاد گیان باسێکی ئەومان بۆ بکە جەنابەت یەکێ لەو کەسانەی لە مەقاماتە بە تایبەت مەقامی سەفەر دەستێکی باڵات هەیە باسی مەقامی سەفەرمان بۆ بکە هەوڵەکانت کاتی خۆی بایم هەر مەقامی سەفەری ئەنی ئەم مەقامی سەفەرە بەڕاستی چۆنەڵێ بۆ بە مۆرچی کیماری مەحموود تەوفیق شلک کاتی خۆی باوکم ئەڵێ من لە شێخ نووری شێخ ساڵح باوکی شێخ شەهاب کاتی خۆی گوێم لێی بووە ئیتر ئەو ریتمە وەرگرتو حەزم لێ کردووە مەقام کاک عومەر زیاتر شارەزایی هەوە مەقام بۆ زۆر شت ئەبێ ینی بۆ بەجێهێشتنی دایک ئەبێ بۆ بەجێشتنی وڵات ئەبێ بۆ بەجێشتنی ئەی مەقامێکی حەزینە زۆربەی زۆری خەڵک کە مەقامی سەفەری جۆ لێ بێ شارەکانی سلێمانی ئەکوێتەوە کۆڵانەکانی کانێزکان و سابونکەران و جوولەکان و ئیتر چوارباخ و کە ئەم شوێنانە
یادگاری زۆری تیا بووە ئەم مەقامی سەفەرە بڕوات بێت من زۆر جار لەگەڵ کاک ناسرا لێرە چاوی ماجەکەم کە بۆی ئەڵم دەستکا بە گریان ئەنی معاناتی خەڵک لەگەڵ یاتی وایە کاک مەڵێنێ ڕێ بەڕێزت باز لەوا کرێت 5 ساڵ باخی گشتی داخرێت بە دیاریکراوی لە ساڵی هەشتاکان و لە ساڵی هەشتا بۆ ماوەی 5 ساڵ باخی گشتی داخرێت بەڵێ ئەگەر زانیاریت هەبێت لەسەر ئەو باسی کەمەڵکی هۆکاری داخستنەکەی چی بۆ دوای چۆن کرایەوە هۆکاری داخستنەکەی ئەو وەختە زروفێکی زۆر خراپ بوو هۆکاری داخستنەکەی بە هینی ئەمن بوو با بڵین بە قەراری لوژنەی ئەمنی سلێمانی بوو بۆ ئەوەی کەوا ئەم کۆبوونەوە ئەو شتانەوە خاستن لە شەوانە قابلەوە بوو کە ئەمەلێتێکی پێشمەرگانە ئەکرا قابلەوە بوو بێرات تێپەڕ بن خۆیان بشارنەوانەیە هەتا بڵێ مەفارزی عسکەری ئۆشتانە تۆزی چووکەکەنەوە دوایی دەرەچوین ئیتر ئەوان لە هەموو شوێنێکی واشکیان هەبوو دایان نەخست ئیتر لەبەرەوە فترەیەکی باش کە هەتا ئاگەیشتە ینی عملیاتی گەورە ئەم شتانە ئێرە داخرا بەڵێکەوەتە بڕیارەکە ئەمنی بووە بەڵێ بەڵێ ئەمنی بووە باز لەوەکرێت تا ساڵی 1990 و لە دوای ڕاپەڕینەکە ئێرە کراوەتەوە بەڵێ کاتە ڕاپەڕین یەک دنیا جوانی لەگەڵ خۆیان هێنا یەکێکیانەوە پێش ڕاپەڕینش بە فترێک کرایەوانە ئەنی تۆزێک لەو فترات ئەمنیەکانە محافزێکی کە هات بۆ سلێمانی ناوی کاکل بوو ئەو تۆزێک هەوڵیا ئەم شتانە بکاتەوە یەکێک لەوانە هەموو جادەکانی سلێمانی بە بلۆک داخرابوو فەرعەکان داخرابوو ئانێم و کردەوە باخی گشتیشی کردەوانێ زمانی واکرا باشە ئەوترێت شێوازی دروستکردنی ئەم باخە لەسەر دەستور و شێوازی باخە بەریتانیەکان بووە جەنابەت وەکو یەکێک کە بۆ خۆت ساڵانێکی زۆر لە شارەوانیا خزمەتت کردووە و هەروەها ئەندازیاریشی پێمان بڵێ کاک عومەر ئەمە چۆن بووە کە ئەم باخە بە دەستوری ئەو با بڵێن باخانەی یان پارکەکانی بەریتانیا دروست کراوە هەر سەرەتا بە پلانێکی بەریتانی دروست کراوە یان نا وردە وردە ئەمەیان بۆ دیاری کردووە من خۆی ئەوەی کە لەم باخچەیە دیوم و معجیب بووم پێی حەوزەکەی بوو تەمان ئەم حەوزە ئیستا لەبەر دەستمانە تا ئێستا 6 نوعم بینیوە کە گۆڕاوە هەر جارەی نوعێ بوو بە جۆرەی ئەو فترێ ئەم زەمەنە ئیسەمە بۆ ئەم وەختە جوانە یەکەم حەوز کە ئەم بینی تۆزێ بەرز بوو بەڵام لە حەوزی تەسمیمێکی بارۆنی ئەچوو بارۆنیە نێوەنی تەسمیمێکی فەڕەنسیە یا بەریتانی ئەو وەختە مناڵ بین نەمانە زایمەتە بەڵام معجب بوون لای ئەو حەوزەوانێ فرسەتیشمانە هێنا جار بەجار خۆمان تێفریا لە حەوزەکە ئاوێکی فێنک و مامە ڕەحمانە هات کوڕینە لاسن بە قوربان لاسنە و ئاوە بۆ جوانیەوە بۆ ئەم شتانە اینجا تەسەورەکە مادەم تەسمیمی ئێرە بە شێوەیەکی با بڵێن ڕوباعی کراوە یعنی 4 خەتیتیایە لە ناوەڕاستە 4 باخە بەڵام لەولاشە و 2 باخیکەیە بەم شێوە مرەبع کراوە ئەمە شێوەیەکی ئەجنەبیە وەختی خۆی باخەکانی کە لە سلێمانیا هەبوو باخی ئەهلی بوون بڵێن دارێک لەوێایە گوڵێک لێرایە شتێک لەوێ جانێک لێرە ئەمەنە ئەمە بە تەنزیم کرا ئەم ئەرزی و مەمشایی بۆ کرا بۆ پیاسەی خەڵک ئەو باخەش بەو شێوەیە کرا و سیاجێکی جوانیشی بۆ کرا وەختی خۆی لەبەرەوە تەسەورەکەم خەریتەیەکی بۆ هاتبێت لە وڵاتێکەوانێت لە شوێنێکەوە یەکی خەمی خوارد بێت چکە خەمخۆری ئێرە زۆر بوو وەختی خۆی مەسە با بڵێن لەوانە وەختی خۆی ئەحمەد ڕەفیق هەبووە کە هەر خەریکی باخ و باخات و ئەم شتانە بووە لە بەکرەجۆ تا بەکرەجۆ بەختیاری باخی بەختیاری لە بەکرەجۆ بەناوی کوڕەکەی خۆیەوە ناوە یعنی هەموو مەزارعی بەکرەجۆ ئەو کردوێتی سعی قەزاز دائیمەن کە هاتۆتەوانێ بۆ ئێرەهینی کردووە تەخسیساتی بۆ داناوە بۆی باخەکە جوان بێ لەبەرەوە دایمەن ڕەمزێ بووە باخی سلێمانی ڕەمزێ بووە تەسەورەکەم وەختی خۆی بە شێوەیەکی وا خەریتەیەکی تایبەتی بۆ هاتبێ باشە باڵێنە لای خاتوو بەهار خاتوو بەهار پێت وایە باخی گشتی بۆ یەکێک ئەگەر حەز بە جوڵە و بە وەرزش بکات شوێنێکی گونجاو بێت بەڵێ حتمما هەموو باخێک مادەم شوێنێکی تیا بۆ ڕۆشتن گونجاوە بۆ وەرزشکردن ئێرەش بەڕاستی باخی گشتی سمبولی شاری سلێمانیە یعنی من پێم باشە ئەوەی کێ بۆ وەرزشی پیادڕەوی لێرەوە دەست پێ بکە ئەنج بچێ بۆ پارکی ئازادی ئەنج بچێ بۆ هەواریشە خۆتان لە ئێستا شوێنێکە سمبولە سمبول پێناسی شاری سلێمانی
باخچەی گشتیە وایە اینجا داری تایە داری زۆر زۆرتیایە تەمەنی 70 ساڵ بەسەرەوە کاک بەهرۆز پێمان ئەڵێ ئەم هەموو ئۆکسیجنە لێرە دەرەدرێت ئەم هەوا جوانتری شت ماڵی باڵندەکانە یان تۆ کە ئەچیتە سروشتەوە تۆ ئەچیتە ماڵی ئەو سروشتە ئەو سروشتی ئێمە بچین ئێمە بە تایبەتی کاچی بۆ شاخەوانی ئەچیتە ئەو سروشتەوە چینە ماڵی ئەو گیانلەبەرانی کە لەوێ نابی بشوێن ئەچینە ماڵی بە ئەو باخ و باخاتە درەختە ئەچینە ئەو سروشتە جوانەوە چۆن ئاواڕۆشتین بە ئامانە تۆ تەسیمیکەێنەوە ئێمەش ئێستا کاتوینێتە ئێرە بەڕاستی ماڵی ئەم سروشتە جوانێ ماڵی ئەو دار و درەختەیە ماڵی ئەو تەیر و کۆتر و ئەو لانە جوانێک کە دروست کراوە یعنی شوێنێکە زۆر گونجاوە بۆ پیادەڕەوی خەمی لە ئارام دەکاتەوە بەیانیان زوبێتە ئێرە بۆ وەرزشی پیادەڕەوی شوێنێکی زۆر خۆش بەیەکەوە ئیشی شاخەوانیتان کردووەیە مامۆستا ئازاد کاگازات دەستەی دامەزرێنەری گروپی شاخەوانەکەی لەگەڵمانە 25 جیاز سافیراری کردوێ هێنمەوە حتا ئەڕۆین گۆرانی وترە خۆ هەمووی هەرێڵێ بەسێکی زۆر جوانی هەیە خەڵکێکی زۆر جوانی بە تەمەن لەگەڵیایەتی من بە غیلیان پێ بێمانی بۆ خەڵکێکی کە ناچێ بۆ شا بڕواتان بێ ئافرەتی تیا تەمەنێکی زۆر تایبەتی هەیە وەڵام ماشەڵای لێ بێ یەکەم کەسیشتە سەر شاخەوێتەوە لەگەڵ یانەڕۆی لەمە بەدواوە دووبارە ئەوە وعدی داوە ئەوە لێرەوە هادوتی کاگازی دێت لەگەڵتان جا خات و بەهار ئێستا مادەم باسی شاخەوانی کرا لە ئێستاە سەرقاڵی با بڵێنکردنەوەی هۆڵێکی بەردەوانین کردوشتانەتەوە وایە بەسێکی ئەم هۆڵەمان بۆ بکە خۆشبەختانە تقریبان بۆ نزیکەی 2 ساڵ ئەچوو من ئەگەڕام بە دوای شوێنێکە هۆڵێکی بەردەوانی لێ بکە بەڕاستی ئێمە لە سلێمانی زۆر یعنی لە ڕووی شاخەوانیەوە ماومانە بۆ نمونە بە ئێران بگەین ئێران لە قیمەیە لە چاو ئێمەیە من بۆ دەورەیە چوون بۆ سەقز لەگەڵ هاوڕێیانمە بۆ دەورەیەکی بەردەوانی بوو پێشتریش هەوڵم مابوو دەورێکی هینە شوێنێک بۆ بەردەوانی ناو هۆڵ بکرێتەوە خۆشبەختانە دوای ئەوەی کە گەڕام ئەرزێکی مساتەحە هەر نەبوو ئەم لا ئەو لە چون بەلای کاخەبات بۆ کارگەی کولتوریەکە زۆر یعنی بەسنگێکی فراوانەوە زۆر حەزی کرد کە بۆم باس کرد وتم پرۆژێکی وامان هەیە هۆڵێکی بەردەوانی بکەینەوە دیزاینەکەم بۆ بەر خەریتەکەم بۆ بەر ئەوەی سەقەزتم شتێکی وایە زۆری پێخۆش بوو وتی وەڵای من بە دوای یەکێکە ئاگەڕێم کە زۆر بە جدی بۆ حەماس بۆ ئەو ئیشە بێت ئیتر من و دوو هاوڕێکەم کاگ یاسر و کاگ نەسرەدین ئەوانش سەرۆ گروپن وتم سێ سەرۆ گروپین وتی بەقەوەتیکە وتم چۆن چۆری وتی تۆر خۆداتی بەقەوەتیکە بە کەیسەکە بەقەوەتر بێ ببی بە 4 ببی بە 5 باشترێ ئێمە وسیانە ڕۆشتین خۆشبەختانە هۆڵەکەیان ناینێ دیزاینمان کرد لەسەر بودجەی پارێزگار دکتۆر هەواڵ لێرەوە دەستخۆشی لێکەم بەڕاستی ئەوەی کردی لەگەڵمانە شتێکی زۆر کەم نەبوو ئێستا خۆشبەختانە دیوارەکە تەواو بۆ گیرەکان بەسراوە بەس ناو خۆڵەکە کۆمەڵی ئیشی تیامەوە ئەرزێکەیەتی حەمام و تەوالێت و ژوورێکی مەغزەنە و ئۆفیسێکە ئەوانە ماوە لەم نزیکانمانەوەیە بەڵێ لە ڕووی ئابووریەوە کێشەتان نییە وەڵایی لە ڕووی ئابووریەوە ئەمان بێ لەبەرەوەی دیوارەکە دروست کراوە بەس ئیسفنجەکان کە سێفتیە بۆ ئەو ئیشە ئەبێ چ سانتیم بەرز بێجاری ئەومان بەردەست نییە ئیتر ئەگەڕێن بە دوای سپۆنسەرێک ئاوشمان بێت من لێرەوە یعنی پرۆژەیەکم تەقدیم کرد لەگەڵ مشریفی خۆ مامۆستای وەرزشم لەگەڵ مشریفەکەم قسەم کرد وتم ئەبێت ئێمە بۆ ساڵی تازە مامۆستایانی وەرزش بێنین ئاشنایکن بە شاخەوانی مامۆستای وەرزش بزانێت شاخەوانی چییە بزانێت قوتابیە باتە سروشتەوە من خۆم وەکو بەرنامەی خۆم هەموو کات قوتابیە بەمە سروشتەوە ئەی بم پیادەڕەویش و شاخەوانیشی پێەکەم بە پێی مەرحەلەکان 7 بەجیا 8 بەجیا 9 بەجیا ئەبێت مامۆستاکان بێنین جارێت دەورەیەکی سەرەتایی یان سیمینارێک هۆڵەکان پێ بناسێن لە دوای ئەوە ئێمە ئەم پرۆژێمان بۆچی کردێتەوە بۆمان کردێتەوە مناڵ ڕابێنین لە هۆڵێکە بتوانێ بەردەوانی بکە بەشی مناڵ جیایە بەشی گەورە جیایە بەشی شوێنە بڵین ئەوانەی کە زۆر قورسە جیایە لەخوا بەزیابێ ئێمە تۆڕێکی شاخەوانیمان هەیە تۆڕێکمان دروست کردووە تۆڕی شاخەوانی کوردستان نزیکەی 6 گروپ و پێکاتە لەگەڵ گروپاتە ئێمە سەرپەرشتیەکەین دەستەی بەڕێوەبردنمان هەیە حەڵ کەسین بە هەڵبژاردن توانیمان ئەو
هەڵبژاردنە بکرێ من بەشی ڕاگەیاندن لای منە ئێمە یەکێک لە پرۆژەکانمان کە ڕای ئەگەێنین ئەوەیە بتوانێت لەنا ئەو هۆڵەیە مناڵ پەروەردە بکەین چونکە بەڕاستی ئەگەر بێ سیرکەی لە ئەوروپا و لە زۆربەی وڵاتەکان لە ئێران بە تایبەتی مناڵ پەروەردە ئەکەن ئەچێتە دەورەکە ئەبینێ دوایی چۆن ئەڵی مسابقەیە گەکرێت لە بینی شارەکانە بزان کام مناڵە توانێت ڕیکۆرد بەکاربێنە سەرکەوتن دابەزینەوە خۆشببختانە مامۆسای زۆر باشمان هەیە لێرە لە تیمەکەی خۆمانایە هەمووی بەردەوانن هەمووی کاری تەکنیکیەکەن ئێمەش خۆمان ئەبینەوە کاتێککە هۆڵەکە دوورزەوی ئێمەش جارێکی کە ئەبینەوە بە قوتابی بۆی بتوانین ئەو بەرهەمە جوانە بگەێنین بە مناڵانی سلێمانی بەتایبەت ئەو هۆڵەش یەکەم هۆڵە بێ لەسەر ئاستی هەموو عێراق هەم بۆ گەورەی هەم بۆ دیزین هەمیش هۆڵێکە داخراوە یعنی تۆ لەکوێ لە ناو سروشتە زستانە بەست بەفرە تۆ لێرە بۆیە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی سەرکەوتن بە هینە بە شاخە لەویا خۆت پرۆفیشناڵانە خۆ ڕائهێنی بۆی لە سروش تا بتوانی ئەگەر ئاستەنگیە کاتە بەردەمێت لە شاخە توانی خۆتی لێ دەرباس دەستان خۆش بێت سەرکەوت ئەچینە کاک بەرۆز بەڕێستان وەکو بەڕێوبەری باخچەکانی سلێمانی باسمان لە ماوەی داخستنی باخچەکە بۆ بکەیت و لە کارکردنتانە لێرە ماوەی قۆناغەکانی کارکردن چۆن بوو بە چەند قۆناغ ئەنجامدرا نۆژنکردنەوەی باخەکە و چی بۆ کراوە دەستخۆش باخی گشتی لە کۆتایەکانی مانگی نوۆی ساڵی ڕابردوو ساڵی 2022 داخرا بڕیاری نوێژەنکردنەوەی درا بەدەستخۆشیەوە بۆ سەرۆکی شارەوانی سلێمانی خاتوو لەیلا و ئەنجومەنی شارەوانی سلێمانی کە بڕیارێکی گرنگیاندا بە نوێژەنکردنەوەی باخی گشتی لەوەرەوەی پێویست بوو باخێکی کۆن بوو تەوان هەموو شتێک کە تەمەنە ڕوا پێویستی بە سیانەکردنە بۆیە بەدەستخۆشیەوە ئەو بڕیارە دراوە لە دوای ئەوە ئێمە دەستکرا بەداخستنی باخی گشتی و قۆناغی یەکەم دەست پێکرا کە لەلایەن کۆمپانیای توانای ژیانەوە طبعاً ئەمە لە ئەنجومەنی شارەوانی و لە سەرۆکاتی شارەوانی و ڕاستپێدرا بوون نوێژەکردنەوەکەی قۆناغی یەکەم پێک هات لە چاکردنەوەی ئەم ستامپ کۆنکرێتە کە پێشتر قیر بوو لە شانێ شوێن کۆنکرێت بوو چاڵی چۆڵی زۆر هەبوو کۆن ببوو تێکچوو بوو بەشێکی کە لە هەر لە قۆناغی یەکەم دانانی 150 کورسی دانیشتن بوو و 50 سەلەی خۆڵ بوو دوو سێتی وەرزشی بوو بۆ یاخکردنەوە بوو چاکردنەوەی فوارەکان بوو ئەمە قۆناغی یەکەم بوو پاشان قۆناغی دووەم دەستی پێکرد لەلایەن کۆمپانیای مایۆرکا سەرمایەداری نیشتیمانی مەریوانی حاجی جەمال دەستی کرد بە نوێژەنکردنەوەی سیاجی باخی گشتی لە سێلاوە سیاجەکە نوێژەن کرایەوە تێک درا و دروست کرایەوە ئەم جاریان بە شێوەیەکی خشت و شێوەیەکی طبیعیە لەگەڵ ئاسنا حتمما کاشی عومەر زیاتر لەوانێ لە ڕووی هەندەسیەکەوە بتوانێت بڕیاری لەسەر بدا پاشان گەورەکردن و لابردنی سێتیاری مناڵانەکە و هی تازە هێنانەوەی و چاکردنەوەی ئیدارە و بڵێن ئیدارەی بەشی باخی گشتی بەڕێوەبردنەکەی کە لەولایە ئەمە لە قۆناغی دووەما بوو تقریباً هەر قۆناغی نزیکەی 325 میلیۆن دیناری تێچوو پاشان بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی ڕاست پێدران بۆی کە دەرخسەیەکیان کرد بۆ ڕووناکردنەوەی باخی گشتی ئەویان بەڕێز پارێزگاری سلێمانی بودجەکەی بۆ دابین کرد و ڕووناکردنەوەکەی بۆ کرا و ئەمە وەکو مەراحیلەکانی ئیشکردن بە بێجگەل لە سەوزایەکە بەڕاستی لە دوومانگی ڕابردووە بەدەستخۆشیەوە بۆ زۆر بۆ ستافی بەڕێوەبەرایەتیمان بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی کە ئەتوانم بڵێم بە هەڵمەتێکی گەورە ڕۆژانە هەتا دوای کاتی دەوام لە ڕۆژانی پشووی فەرمیشە ئێمە لە باخی گشتی بەردەوام بووین هەبووین لەبەرەوەی بڕیارێکمان نابوو لە زووترین کاتە بەڕووی هاوڵاتیانە بکرێتەوە بۆیە بەو ئیمکانیەتی خۆمان کە لە نەمامگەکانی خۆمانە ئینتاجی گوڵ و شەڵ و دەوەن و نەمامان هەبوو هەستاین بە ڕێخستنەوە و چاکردنەوەی سەوزایەکە ئەمەیان لە ئەستۆی خۆمانە بوو و بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی یەکەم جار دەستمان کرد بە لە ماوەی دوومانگی ڕابردووە دەستمان کرد بە بژارکردن و تاپان دوایەوەی کە کارەکانی شارستانی و کارەبایی و ئەمانە تەواو بوو ئەوەی کە باسمان کرد و دوو کۆناغا
دەستمان کرد بە پاکردن و بژارکردن و کێڵانەوەی زەویەکە چونکە زۆر شوێنی تیا بوو کە بەتاڵ بوو و پاشانی تر هەڵمەتێکمان کرد بۆ دانانی بیهارتۆن و کریبستۆن و دەرمان ڕشتن و اینجا شوێنەکانمان حازر کرد دەستمان کرد بە گوڵ چاندن و ڕواندن و دەوەن و پەرژین و سیانەکردنەوەی پەرژینەکان و بڕینیان بە شێوەیەکی جوان و چیمان بڕین بە بەردەوامی و ئیتر تقریبا زیاد لە 22,000 نەمام و دەوەن و گوڵ بە گوڵی هەمیشەوی و بە وەرزیەوە ئێمە بە بەردەوامی هێناومانە لە ماوەی ئەو دوو مانگەیە بۆ باخی گشتی ئەوەی پێویست بێ بۆمان کرد بە هەنێک شەوەی بڵین بەردی تەبیعی و هەندێک جێگەمان تۆزێ دیزاینەکانمان گۆڕی کامە هەمووی لە توانای بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانیا بوو و ژوورێکیشمان هەیە بە دەر لەمانە ئێمە ژوورێکە هەیە پێ ژوورێکی نەباتی جوانیە بڵین داروگوڵی جوانیە بەردەوامی ژەویش کراوەتەوە یعنی ئەو هاوڵاتیانی کاتوان سەردانی باخی گشتی بکەن لەو ڕێگەی ئێرەیە ئەتوانن سەردانێکی ئەو شوێنەش بکەن گوڵی جوانی ناو ماڵ و زینەکان ببینن ئەوەشمان نوێژەن کردەوە هەر بەڕێوەبەرایەتی خۆمان و دەرگاکەی بە بەردەوامیەکەینەوە و ئەم کارانە کە باسم کرد وەکو ئاماژەم پێدایەمە ڕۆژانە زیاد لە هەفتە بۆ هەندێک ڕۆژ پێویست بۆ 120 بۆ 130 ئێمە کارمەند و باخەوان و کار و مهندسمان هێناوە لەشی هەمووتان ساغ بێت دەستان خۆش بە لە کۆتاییە ئیشێکی زۆر جوانتان کردو سپاسی ئەو کۆمپانیانەش ئەکەن ئەو سەرمایەدارانە کە بەم شێوەیە هاوکارە بن بۆ جوانترکردنی شار و بۆ جوانترکردنی کوردستان جا ئێمە بەیانی کە هاتینێرە نزیکەی هەشتونی بوو من وەکو خۆم کە گەشتنێرە لەگەڵ ڕەوان ژمارەیەکی هاوڵاتی لێرە ئامادە بوو بەلامانەوە سیر بوو بۆ بەیانە زووە تۆ بیتە پارک و بیتە باخێر ئەوەشمان باڵێ و ئێستا ئەبینن هەتاکو دێ ژمارەی ئەو کەسانەی لێرە ئەبن کات بەسەر ئەبن لە باخی گشتی ژماران زیاتر ئەبێت لە بیرشمان نەچێت کە ڕەوەند کۆمەڵێک لە کەسانێک هەیە لە دەرەوەی هەرێم هاتوونەتە ئێرە لێرە ئەژین لە شاری سلێمانی گەشتیار تەنانەت لانەی لێرە کار بکەن بۆ نمونە ڕێکەوتنی یەکتربینینەکانیان ئەخەنە باخی گشتیەوە ئەمەش دیمەنێکی جوانە هەر ئەوەی تر جوانی باخەکە زیاتر ئەکانێکی دیار و جوانی سلێمانی باڵێ جا بۆ ئەوەی کە زیاتر بزانین هاوڵاتیان ئەو کەسانێک کە ئەمڕۆ هاتوونەتە باخی گشتی لەسەر باخی گشتی چی ئەڵێن با بڕێنە لای هاوکارمان تەرزە لەگەڵ کۆمەڵێکیان گفتوگۆ سازەکە بەڵێ ڕەوەند سەحەر سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی خۆشەویستی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت ئێمە ئەمڕۆ و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بە شێوازێکی زۆر جیاواز بەرنامێکی زۆر تایبەتان لە باخی گشتی سلێمانی پێشکەشەکەین بە شێوازێکی ڕاستە و خۆ وەک بینیتان کۆمەڵێک میوانی زۆر ئازیز و خۆشەویست لە نێو پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئامادە بوون و بەشێکی تری پرۆگرامەکەمان تەرخان کردووە بە زۆرێک لەو چین و توێژ و کەسایەتی و ئەو هونەرمەندانی کە سەردانی ناو باخی گشتی سلێمانیان کردووە بەبزانین چۆن سەردانی ئێرەیان کردووە بەم بەیانی و باخی گشتی چۆن پێناسەیەکان یا دەوریە جوانەکانیان چۆن لەگەڵ یا باسەکەن بۆیە ئەمڕۆ لە یەکەم دەستپێکی ئەم بەشی پرۆگرام کەسایەتێکم لەگەڵای هونەرمەندێک کە هەمان ئەیناسن بۆیە ئەچمە لای خۆی بابزانین کاک ئەحمەد جۆڵا کە هەمومان ئاشتاین بپێ و ئەزانین تا چەندە یادەوری و یادگاری جوانەکان هەم لە کاری هونەری خۆیان هەم لەوەشا کۆمەڵێک یادەوەری جوان کە پێش دەستپێکی پرۆگرام پێم وت باسی باخی گشتی سلێمانیمان بۆ بکە سڵاو لێ بێتۆم کاتت باش سڵاو لە خۆشی زۆر سپاس دەکەم بژید من تاوان دەستخۆشی لە شارەوانی سلێمانی یەکەم کاڵساوە بە نۆژانکردنەوەی باخی گشتی باخی گشتی بەڕاستی تاریخێکی کۆنی هەیە لەگە خەڵکی ئەم شارەیە یعنی هەر لە مناڵیمانەوە هەر لە مێر مناڵیمانەوە هەر لە گەنجایەتیمانەوە سەردانی ئەم باخەمان کردووە بەڕاستی باخێکە حەقە خەڵک نەک بێ هەڵسین شارەوانی خزمەتیکە بەڵکۆ بێ هەموو خەڵک ئاگای لەم باخە بێ خەڵک خزمەتی ئەم باخە بکە وەکو پاک و تەمیزی و کۆمەڵەشت بەڕاستی من وەکو خۆم پێش ئەم نۆژانکردە لە ڕووناتۆ بێم بۆم باخە هەر لە ڕوو نەهاتوو سەیرەکەی زەلامی لێیا بە سەرخۆشی کەوتووە یەکێکتر ئیدمانە قوتوی بیرە هەڵدراوە خەڵک لێ یەخواتەوە بەڕاستی ئەبێ ئەو کەسانی کە سەرپەرشتی ئێرە ئەکەن باوەکو ئەو کاتەی لێنەیەتەوە
ئەنی ئەم باخێسا زۆر جوانە بە ئایلە لە ڕووی بێ ڕووی تێبکە هەموو کەسە بە شخصیەتەکان لە ڕوویان بێ ڕووکەنە ئەم باخە ئەگەر وەکو جارانی پێشەوە کەس ئەبێ بە باخی یەک کۆمەڵ کەس و ئیلەڵە حتا خشتی خراپیشی زۆر تیاکراوە هیوادارم ئەمە تاوان دووبارە نەبێتەوە ئێستا زۆر جوان هیوادارم خەڵقیژا ئەوە ئێساوەتە ئەرز حەزەکەم ئەو کامێرەیە ڕووکاتەوە دەبەیەک لەوە کە خەڵق فڕێ ئەیە ئەنیە بێ خەڵق بەڕاستی ئیلتیزامی ئەو شتانەی هەبێ ینی عیبە من ئێمە لەوەتی دەبەی ئاو هەیە لەسەر تەلەڤیزیۆن قساقێنن ڕژاتان لێگەین ئەم دەبە ئاوە هەڵمەیەن ئێستاش خەڵق فێر نەبوو ینی زۆر سەیرە یعنی بێ خەڵک بەڕاستی خۆی بە خاوەنی ئەم وڵاتە بزانێ یعنی ئەمە شێتەوە ئالێ ئەوە تەنەکەی خۆڵە ئەی خەمە ناو تەنەکەەکان شتێکی وان قورز نییە بەڵام بەداقەوە وەحاڵ هیوادارم شارەوانی سلێمانیەمە یەکەم هەنگاوی نەبێت باقی تریشمان زۆر حتا لە گەڕەکان لە شوێنەکانە هیوادارین ئەوانش لۆژە بکەنەوە ئەوە ئاماژێکی زۆر باش بوو کە هەمووان بتوانین ئەو لایەنی هۆشیاریە زیاتر بە هەندوار بگرین کاک ئەحمەد پێم خۆشە بەیانی ڕۆژێکی نوێیە کۆمەڵی قسەی خۆش لە زاری خۆتەوە گوێمان لێ بێ یادەوەریە جوانەکانی تۆ لە باخی گشتیات چی بووە؟ وەڵایی یادەوەریمان زۆرە ئێمە وەکو مناڵ کاتێک کە مناڵ بین لەگەڵ باوکم بەدەم قسەکردنەوە پیاسێکیش بکەین باوکم و دایکمان و ئانەیە سەردانیێرەمە حتا زۆر نیوەڕۆ هەبووە لێرە نانمان خواردووە مەسەل دایکم خۆعافیکان مەسەل یا پراقی کردو مەسەل کۆمەرسل لەم باخەیە خواردومانە ئەو کاتە بەڕاستی باخێکی زۆر پاک و تەمیز بوو یعنی نازام خەڵق هۆشمەندتر بوو چی ینی زۆر پاک و تەمیز بوو ئەجا وەکو مەسلەی تەلەبایەتی وەکو مامەجان باشی وەکو مەسلەی تەلەبایەتی لێرە سەعیمان تیا کرد بە بیجامەوە هاتین مەسەر بەشهاتین سەعیمان تیا کرد بێدەنگ شوێنێکی هادی ینی بۆ سعی زۆر باش بوو پێمان هەبوو کاک ئەحمەد پێشتروت یادەوەری زۆر خۆشمە بۆ لە پارکی ئازادی بەڵام یادەوەری خۆشەکانە بۆ بازناکەی لە باخی گشتی وەڵاهی زۆر یادەوەریمان ئێستا لەگەڵ شێخمێدا ئەو کاتانە هاتی هەموو جارە تۆزێ دانەوێڵەشمانەیە بۆ کۆترەکان ینی ئەوە یەکێک بوو لە خزمەتەکانی ئێمە کە بەو پەلەوەرانە ئەماگەیە هیوادارم مەکتاریەکە لە ڕێگەی شتێکەوە بەخۆ لەگەڵم پیاوەیە دوو عەلاقە شتمان لەم باخەیە کۆ کردوێتەوە ئەوان پیاوە شایەتە تێگەی ئەتی وەڵای یادەوەری هەرمانم هەیە لەگەڵ باقی گشتیە پێمان خۆشە هەر بمێنی تۆ لەگەڵمانە بە ئەم بە ڕێزانە ژۆرگرین سلااو لە بێتۆم لە جەناب چاوەکانم پێمان بڵێ ئەمڕۆ وەکو هاوڕێیان هاتوون بۆ باخی گشتی سلێمانی تا چەندە ئەو یادەوەری جوانانەتان بیرە خاتۆ کە لە سەردەمانی ڕابرد و خۆتان و خێزانەکانتان هاتوون کەشێکی ئارامتان لێرە وەرگرتووە پێشەکی دەستخۆشی لە شارەوانی سلێمانی یەکەم بۆ نۆژەکردنەوەی باقی گشتی پیرۆزبایی لە هەموو خەڵکی سلێمانی یەکەم نۆژانکردنەوەی ئێرە و چاکردنەوەی ئێرە بەڕاستی شوێنێکە بە خۆی ئێرە پێی ئەوتێ چاوی سلێمانی چاوی سلێمانی ئێرە بوو بەڵام پەتەیەکی پێش ئێستا ساڵانی ڕابردوو زۆر بوو بە دیوێکی ناشرینی ئەم شارە خەڵک نەیەتوانێت ڕووی تێبکات خێزان نەهاو بە تایبەتی شەوان ئارامی تیانە بوو ئیستراحەتی تیانە بوو ئێستا دەستیان خۆش بێ دەستخۆشی لە ئێوە شەکەم من خۆم وەکو خۆم باوکم مێچێ بۆ لە باخەوانە کۆنەکانی ئێرە شێخکەریمی باخەوانێکێک بۆ لە باخەوانە کۆنەکانی سلێمانی کە لە پەنجاکانەوە لێرە باخەوان بوو تا ساڵی 1970 لەسەر قەزەی جەژی شعبی تەقاویتیان کرد بەژنا باوکم لێرە مناڵی خۆشم لێرا بووە هەموو بەیانێک لەگەڵ باوکما هاتم لەگەڵ کۆمەڵێ باخەوانە لەم ناوە لەگەڵ یانابووم ئیشان کردووە چۆلەکەیان بووە گرتم شۆڵەیان بووە گرتم ئەمە سلێمانی باخی گشتی بەنسبە خێزانانی ئەوسای سلێمانیەوە زۆربەی زۆریان ئەهاتن سەرچنا دوور بوو وەسایلی نەقلیش وەکو ئێستا نەبوو خەڵگە هەبوو ئێرە داهانیش سێرانی لێراکە ئەو چیمەنە خێزانێ بوو چیمەنە خێزانێ بوو لا خێزانێ بوو جەوێکی خۆشیان ژانێکی خۆشیان تیاسە بێت شەوان چەنەها شەو تا بەیانی تەلەبەی شەشی سانەوی تەلەبەی سێ سانەوی شەوان لەناو ئەم چیمەنانە جێگان داخستۆ بەدەم سعیەوە خەوتون بەیانی کە هەڵەسای سەر دەکەی و هەموو تەلەبەی لێوا خەوتووە ئەو کاتە مناڵ بووم کە هاتم سەر مقدێش تازە خەبەریانە بووە باقی گشتی بەنسبە سلێمانێ ئەوە بووە هیوادارم احتیمامی زیاتری پێبیرێ ئەم خەڵکە لە لای خۆیەوە هەر هەمومان بەشێک بین هیواداری نەم خەڵکە لە لای خۆمانەوە بەشێک بین لەو خزمەتەی کە بیکەین بە
پاکردنەوەی بە ڕێگریکردن لە شتی دزێ و ناشرین دەستی ئێوەش خۆش بێ و زۆر سپاس زۆر سپاس بۆ وتە جوانەکانت ماندوو نەبن با بچینە لای کاک عەبدوڵڵا سڵاو لێبێت تۆم کاتت باشێ زۆر سپاس پێم بڵێ لەگەڵ کاک ئەحمەدا بەرنامەتان دانا بوو سەردانی باخی گشتی بکەن یان چۆن بوو یان بۆ بۆنەیەکی تایبەت یان سوودفە بوویا چی بوو؟ وەڵی سوودفە دەوری زۆرە لەبەردەچ سەرە تەکلیفیان لێکردم بێم نەهات ئەنجای دوای کەمان هاتن بیرم کردن هاتم بۆ لای ئەمان جاری وای کە کۆمەڵێک هاوڕێ بێکەوە جاری وای تۆ بۆ چایخانەی شەعبەچی کۆمەڵێک کەس من زیاتر لە کلتوریەکەم باشە مە بەستم یعنی بۆ چایخانەی شەعبیان لە شوێنە گشتەکانە کە کۆ بنەوە ئەمە یادەوەریکی جوان بەجێڵێ جاچە ئەوەی کە بیتە باخی گشتی کە ئەمە وەکو چۆن ئەڵەیەکێکە لە پارکە دیارەکانی شاری سلێمانی یادەوری جوانەکانی خۆتم بۆ باسکە لە باخی گشتی وڵا ئێمە تەبەن باخی گشتی پێش ئێمە دروست بۆ بەڵام ئێمە کە لەدایک بووینی تر چاومان کردوانی باشترین جێگا بۆ هەمدی سعیکردنیش و ئەنجا وەخت بەسەربردنیش ئێرە بوو بەڵام ئیتر ئەو کەسانەی ئەو خێزانانەی کە توانای سەیران وشتیا وایان نەبوو وەختەوە کویستان نەبووم کەسەوتون بێ لێ بێت و کەی بێ بچێ بە سەیران ماڵ و مناڵ پێچایەوە ها لێرە قۆڕی چای لێ ناو کۆمەڵێ نانوشتی وای ئەخوار بەیەکەوانەوە ئیتر ڕۆژەکان بەسەربر ئەمە بەدیلێکی زۆر باش بوو بۆ سەیرانگاکانی کە و تا ئیساش بە گەنجی ماوە توانی و هەر باخێکی جوان و هەر باخێکی پڕبایەخە و ئەوەی کە من یادگاریم هەبێ لەگەڵیا مناڵ بووم زۆر ورد بووم باوکم هەموو جارێت دەستی من دەستی ئەو مەگرت چونکە پەنجەیشی ئەمێ بۆ پەنجەیم ئەگرت ئەیهێنا بە پیاسە هەتا ئێرە ئێرانە نهایەتی شار بوو هەتا ئێرە هێنام ویتر تۆجێ لێرە ئیسوڕانوانەوەی دەی ڕۆڵە بابڕۆینوانەی تر تەواو ئەمە باخی گشتیە خەڵک هەموو یادگاری هەیە لەگەڵیا هەموو خەڵکی شار باخی گشتیان زۆر خۆشەوە هەرچەنە ئێستا مەسەلا پارکی کە کراوەتەوە شوێنی کە کراوەتەوە بەڵام ئەمە دایکی شتەکانە ینی سەرەتایەتی کە باس ئەەکەی بۆن و بەرامەی باخی گشتی کاتێک کە سەردانی دەرگای چوونە شورۆی باخی گشتیەکەی سەرجەم ئەو یادەوەرە جوانیانە لای ئەو کەسایەتیانە یاخود بۆنمونە دایکمان باوکمان ئەو کەسانی کە بۆنمونە پێشتر سەردانی باخی گشتیان کردو بیری ئەو سەردەمانی ڕابردویانەکرد هەمووی بیر ئەکرێتەوە بەڵام یەکشت زۆر مهمە لە لای ئینسانی خەڵکی سلێمانی دەوری مامۆ ڕەحمان لە یاد نەکە چونکە ئەو پیاوە بە هەموو توانایشی خۆیوانی ئەم باخەی بەرهەم هێناوە بەڵام دوایی گەشەی پێدراوەکو ئیستا کە گەشەی کردو ڕاستە زۆر ڕاستە جا بچینەوە لای کاک ئەحمەد کاک عەبدوڵڵا کاک ئەحمەد هەستەکەم قسێکی خۆشمان بۆ بکەیت قورئان هیچم پێ نییە وڵای ئیتر نییە ئەم بەیانیان تۆزێ هیچم پێ نامێنێت دەوری یاڵزا کرێمەوە خێمان خۆشە کۆمەڵێک شوزام یادەوەری وەڵیەکانی مناڵم هەر ئەوەیە لێرە بە مناڵیاتی سعیما کردو لەگەڵ ئینە هەروە یادەوەریە لێرە سعیکردنە چۆن بوو کە هاتی سەردانی باخی گشتی دەکە بە جدی سعی دەکرد بە جدی بێدەنگ بوو زۆر بێدەنگ بوو ینی نەک تەنها من هەر باخە مەجموعەیە تەلەبەیتیا بوو خەریکی سعیکردن و بەڕاستی ئیستیعابی زۆر باش بوو بۆ سعیێرە چکا بێدەنگ بوو چکا ێژگار شاروا فەوزانە بوو دەیەگەی بەڕاستی قۆیانی وەک مامە عەبەش ئاماژەی پێیانی بەڕاستی خەڵقە هەو بۆ سەیران زۆر دوور ناکەوتەوە لێرە بچێتە کۆمەڵێش وەسایلی گواستنەوە زۆر نەوات لێرە تا ئێوارە بۆ خۆی دانیش و خۆشیشی مەسەری نەکرد و ڕۆشت ڕاستە باشە کاک ئەحمەد لە خواردنەکانی شاری سلێمانیە کە ئەوەی سەردەمانی ڕابرد و خێزانەکان هێناوێنە لەگەڵ خۆیانە تۆ زیاتر حەزت بە چ خواردنێک بۆ کە لەم باخە جوانەیە لەگەڵ خێزانە کەسا زیاتر نۆشتان کرد و خوارد وڵی ئەو کاتە ئێمە کە مناڵ بووین یاپراق دەرەجەیەک بوو ئێمە مناڵ بووین نەموش جانی چاویان بای نایەمان خوارد وەکو ئێستا مناڵ ێزانیە بڵێ من ئەمە ناخۆم ئەوە ناخۆمەوە ناخۆەوە نەبوو ئیتر چێشیان لێ نابوایە تۆ مەژەگەر حەزیشی لێ نەکردە ئەبوایە هەر بوو خۆردا ئیتر بە دەردی مامە عەبە فەرموویتر زیاتر یاپراغە هات بۆ ئێرەتر یەکە لە سەسی نیاڵیان ڕشت و تێ نیشتینەوە یاپراغەوانە خوارد ڕاستە ئەنجا یاپراغ بۆن و بەرامێکی زۆر خۆشیە بووە کە لە سەردەمای ڕابردوو بە ئێستاشەوە بەس کە دروستیانە کرد ئەیانوت لە سەرسوچی کۆڵانەکەەوە بۆن و بەرامی بڵاو زۆر مەتحی مەگە چکا زۆر حەزبە لە یاپراغ نییە ئەوەی خوێن لە ترسیش نەکان بالای خۆی وڵایەوەی کە بیستومە ئەڵێ گەر بە تام و لەزەت و بەتامێکی خۆش دروست هەر یاپراغی پێڵێ هەر یاپراغی پێڵێتەوە عاجل ماڵیە وەکو خەبەر عاجل بڵاوێکێتەوە یاپراغمان هەیە وەکو زۆر مهم ئێستا هەموو شتەکان بڵێن گۆڕاوە مەسەلا بۆ نمونە جاران
زۆر مناڵی عجول بەدالاسی کەوانێ لێرە هەر خەریکی شۆلەکە و کوشتنشتوە ئێستا کاتمەوە کۆترانەمدی ئاوا لەسەر ئەرزەکە و سڵیان لە خەڵکەکە ناکردەوە بەڕاستی ئەو گۆڕانێکی جوانە ینی تەغیرێکی جوانە ینی مەسەلا ئێمە بە حقیقەتەن خۆشم ئەو بەزمەم کردووە بە مناڵی پێم بوو دالاسیکم پێ بوو چۆلەکەشم تیا کوشتە بەڵام بەڕاستی ئێستا گەشەیەکی باش هەیە لە بیرکردنەوەی ئینسانە ئەوەش ئەوەیە کە نیشانەکەی ئەوەی کە و کۆترانە بەعرە بڕوا بکە جاران بووە کۆتر باس هەمویانی کلکوباڵە کردووی برد ئێستا زۆر ڕێک و پێکە زۆر شتێکی چاکە زۆر مژدەبەخشە یعنی ئەمانە هەمووی بەڕاستی بەرەو گەشە چوون چووە یعنی خۆشە ینی شتێکی باشە لای ئەوەشی کە هەیە سەردەمانی ڕابردوو ئەو کەسانی کە خۆشەویستیان کردو سەردانی باخی گشتیان کردو کەشێکی ئایتر حالێ یەکتریانە بینی وڵای من سوتفەیشتی وام نەکردەوە بەس ئەڵێن وا بووە دوشتمان تۆران لە باخی گشتی یەکەمان ڕیشوەڵەکان تۆران لە باخی گشتی دووەمیان خەڵکەکەی هیوادارم ڕیشوەڵەکانیش ئاش بنەوە لەگەڵمانە بێنەوە بە باخی گشتی وەکو ئێوارانی ئەو سات جوکە جوک و سەر شەقامەکە پڕکەن خەڵکەکەش بێن و بە باخی گشتی و پیاسی خۆیانی تیا بکەن و بە ئارامی هەست بە ئیستراحەت بکەن زۆر زۆر سپاس بۆ ئێوە مانجومانکردن سپاس بۆ خۆشەویستان لەگەڵ تانە بەردەوامە بین پێمان خۆشە کۆمەڵێک لەو هاوڵاتی خۆشەویستانە وەرگرین کە سەردانی باخی گشتیان کردووە سڵاوتان باش بەخێربەی سەرچاو بۆچی حەزە کرد ئەمڕۆ سەردانی باخی گشتی بکەیت ئەوەم پێ ناخۆش لە دەرەوە داهانیشتم باخی گشتی نەکراوەتە لەبەرەوە هەزەکمە ئێستا بکرێتەوە کراوەتەوە بەڕێت دەست خۆش بێ تا چەندە پێت باشە کاتێک سەردانی باخی گشتی هەفتە دوور جا لە ماڵم خۆم هیچ شەکەم لە تانجرە لە فارۆ گروپ من لە فارۆ گروپ لازە ئەوەی تانجۆ بەرامە بازەکانی هەڵەبجە خۆش زۆر زۆر سپاس پێمان خۆشە بچینە لای ئەم مامە ئێسلااو لەبێ پێش دەستپێکی پرۆگرام ئاماژت بۆ کرد کە بەڕێزت هەم لە کاری ئەوەی زۆر سەردانی باخی گشتیت کردووە خۆت پارکەکان زیاتر گرنگی پێی پێم خۆشە باسی کارەکەی خۆت بکەی باخی گشتی چۆن ئەبینی لە ئێستای بە شێوازێکی زۆر باش نۆژەن کراوەتەوە سپاسی بەڕێستانەکەم پێشێکی دەستخۆشی لێ ئەوەی شەکەم لە شارەوانی سلێمانی پێش هەموو شتێ هیوادارم پاشماوەی خواردن و خواردنەوەکان جارێکیکە لەسەر ئەم لەناو ئەم باغانە مینین لە ڕاستیە ئەم باخەی یەکەم باغ بووە لە سلێمانی دی ساڵی سوحەوتا کە دروست بووە لەسەر دەستی مامۆڕەحمانە وەکو کاکە عەبدوڵڵاوان ئامەژیان پێکرد مامۆڕەحمان بەڕاستی پیاوێکی کارەما بووە لە چاکردنی لە دروستکردنی ئەم باخە ئێمەش ئێستا ڕۆژانە بەڕاستی سەردانی ئەەکەین سەردانی ئەەکەین نەک ڕۆژانە بڵێم هەفتەی جارێ دوو جاری ئێمە سەردانی ئەەکەین هیوادارم کەوا ئەو خەڵکە جارێکی کە دەستگرێ بە ڕازاوەوەی ئەم باخەوە ئەمە یەک دوو هەمیش ئەوەی کەوا ویسمان بیڵێن کاکە عەبدوڵڵا و کاکە ئەحمەد بەڕاستی یەڵا هەمویان وتووە ئێمە هەر وەکو کاکە عەبدوڵڵا و کاکە ئەحمەد وتیان ئێمەش هیوادارین ئەو خەڵکە جارێکیکە ئاش بێتەوە لەگەڵ باخی گشتیان نەک باخی گشتی لەگەڵ خەڵکە ئاش بێتەوە لەگەڵ باخی گشتیان جارێکیکە سەردانی باخی گشتی بکەینەوە باخی گشتی جێگەی زۆرشتە بەڕاستی ئەوەنە جێگەی مسەقەفینە جێگەی هونەرمەندانە جێگەی پاڵەوانەکانێک کە ئەم شارەیان دروست کردووە جێگەی شەیدانە جێگەی ئەو قوتابیانەیەکەوە ئێستا هەمووی پرۆفیسۆر و دکتۆر و ئەنواع و ئەشکالی تایە هیوادارم ئەو خەڵک جارێکیکە بێتەوە ناو ئەم باخەوە دەستکەوێتەوە بە ئیشی جوان خۆش بێمانجوونە بێ سپاس بۆ بەڕێزت پێمان خۆشە بەڕێزێکی تر وەرگرین کە هاتووە بۆ ئێرە منداڵەکانی هێناوە بۆ بەشی یاریەکان کە باخی گشتیش یەکی لەو بەشانی کە تێکراوەتەوە دانانی زۆرێک لە یاری مناڵانە سڵاو لەبێ ساڵە تۆش بەخێر بن سەرەتا سڵاو بۆ کەناڵی کورسات هیوادارم هەدایم بەردەوام بن دەستخۆشیش لە شارەوانی سلێمانیەکەم بەڕاستیشێکی زۆر باشی کردووە هیوادارم بۆ ئەو خەڵکانی کێن بۆ ئێرەش پاکوتەمیزی و خاوێنی ئەم شوێنە پارێزن داواکارم لەو دایک و باوکانی کە مناڵەکانی شانێن هەوڵ بن خاوێنی ئەم ناوە پارێزن مناڵەکانیان نەسیحەتکەن ئەبێ وابێت ئەبێ ینی مناڵ پەروەردە بکرێ ئێستا ئەو مناڵە شتێکی فڕاوتم بڕۆڵی لەرەوی خەرەوتانەکەی خۆڵەکە ئەبێ دایکان و باوکان ئاگان لە مناڵەکانیان بێت و هەمیشە پەروەردەی باشیان بکەن بۆی پاکوخانی ئەم شارە پارێزن و ئەم باخەش زۆر بە کورتی پێم بڵێ لە کاتژمێر چەند و منداڵەکە تێنا بۆ بە شیاریەکان کە کەشێکی ئارام لێرە وەربگرن من خۆم لە سعات شەشەواتمە دەرانێ ئەمە لە ماڵی باپیریان بوون سعات دەوری هەرچوون بە دوایانە و لەبانی زۆر لێری زۆر دڵخۆشم بە میشە هیوادارم شارەوانی سلێمانی بەردەوام بێ و زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ بەڕێزیشت